لە ناوجەرگەی شەڕدا ئێعدام لە گرتوخانەکان و کۆمەڵکوژی کرێکاران لە شوێنی کار. لە ماوەی 36 ڕۆژی ڕابردوودا کۆماری ئیسلامی هاوکات لەگەڵ گوشاری شەڕی دەرەکی بەرەیەکی دیکەشی کردوێتەوە، بەرەی شەڕ لە دژی خەڵکی ئێران. ئەم شەڕە دووەمە نەک بە بۆمب و موشک و درۆن بەڵکو بە پەتی سێدارە، ژووری تاکەکەسی، ترس و تۆقاندنی سیاسی و تونکردنی سەرکوت بەڕێوە دەچێت. لە کاتێکدا هەموو چاوەکان بڕاونەتە ئاسمان و هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا، حکوومەت لە ناوخۆی وڵاتدا کەشی شەڕ وەک ئامرازێک بۆ بەرەو پێشبردننی سیاسەتی هەمیشەیی خۆی، واتە حکوومەت لە ڕێگەی ترسەوە بەکاردەهێنێت. لە سێداردانی زیندانیانی سیاسی لەم قۆناغەدا بەشێکە لە استراتێژی مانەوەی ڕژیمی شپرز و سەرلێشێوە. ڕژیمێکی کە باش دەزانێت مەترسی سەرەکی بۆ سەرمانەوەی جەماوەری خەڵکی ئێرانن، ئەو جەماوەرەی کە ئەم نیزامە گەندەڵ ناکارامە سەرکوتگەر و دژەکرێکاریەیان ناوێت و خوازیاری گۆڕانکاری بنەڕەتین. حکوومەتێک کە مەشروعیەتی لە کۆمەڵگەی خۆی وەرنەگرت بێت، لە کاتی خەیراندا پەنا بۆ تونند و تیشترین ئامرازەکانی سەرکوت و ترساندن دەبات. لە کۆماری ئیسلامیدا ئەم ئامرازە جگە لە ئێعدام هیچی تر نییە. لە ماوەی ئەم 36 ڕۆژەدا ناوی ئەو لە سێدارە دراوە سیاسیانەی کە ڕاگەیەندراون بە پێ ڕێکەوت و بەروار بەم شێوەیە: 27 ڕەشەمەی 1404 کوورش کیانی هاوڵاتی خاوەن دوو ڕەگەزنامەی ئێرانی سوێدی. 29 ڕەشەمەی 1404 ساڵح محەممەدی 19 ساڵە و زۆران باس. 29 ڕەشەمەی 1404 سعید داودی 21 ساڵە. 29 ڕەشەمەی 1404 مهدی قاسمی. دەی خاکەلێوەی 1405 عەلی ئەکبەر دانشوەرکار. دەی خاکەلێوەی 1405 محەممەد تەقەوی سەنگدەهی. 11 خاکەلێوەی 1405 بابەک عەلیپور و پویا قوبادی. 13 خاکەلێوەی 1405 ئەمیر حوسێن حاتەمی ناڕازی 18 ساڵە. 15 خاکەلێوەی 1405 ئەبولحەسەن منتەزر و وەحید بەنی ئامریان. 16 خاکەلێوەی 1405 محەممەد ئەمین بیگدەری و شاهین واحد پەرست ناسراو بە کەلهۆر. بە گوێرەی مێژووی کۆماری ئیسلامی دوور نییە لە ناو گرتوخانەکاندا چەندین تاوانی ڕاگەنەگەیەندراوی دیکەش ئەنجام درابێت. ئەم تاوانە تەنیا لیستی قوربانیان نین، بەڵکو بەڵگەی زیندوی تاوانێکی ڕێکخراون. هەر کام لەم ناوانە ئەوەمان بیردەخاتەوە کە کۆماری ئیسلامی کە لە دەرەوە خۆی لە جێژاوی شەڕدا دەبینێت، لە ناوخۆدا هەوڵ دەدات لە ڕێگەی لە سێدارەدانەوە بەر بە هەر دەرفەتێکی ناڕزایەتی و خۆراگری بگرێت. نیگەرانیەکان تەنیا بۆ ئەو ئەدامانە نییە کە بەکردەوە دەرهاتوون، بەڵکو راپۆرتەکان باز لە گواستنەوەی ژمارەیەک لە زیندانیانی سیاسی لەوانە ئەمین فەهیم و ئەبولفەزل ساڵحی سیاوەشی بۆ شوێنیشی نادیار دەکەن. کارێکی کە لە نەریتی سەرکوتگەرانەی کۆماری ئیسلامیدا زۆر جار سەرەتایەک بووە بۆ جێبەجێکردنی حکمی سێدارە. واقعیەت ئەوەیە کە لە سێدارەدان لە ناو جەرگەی شەڕدا نیشانەی هێز نییە، بەڵکو نیشانەی ترسە. کۆماری ئیسلامی دەزانێت کە کۆمەلگا لێی تێپەڕیوە، دەزانێت خەڵک ئەم ڕەژیمە بە بەرپرسی ڕاستەوخۆی هەژاری، ناسەقامگیری، هەڵاواردن، گەندەڵی و وێرانکاری دەزانن. هەر بۆیە هەوڵ دەدات لەژێر سێبەری تەقینەوەکان و کەشی سەربازیدا تاوانەکانی ناوزیندان بە ئاسایی و بێدەنگی بەرەو پێش ببات. ئەمە شەڕێکی دەرونیە لە دژی کۆمەلگا، پەیامێکی خوێناویە بۆ خەڵک کە ئەگەر لە ئاسمان شەڕێک لە ئارادا بێت یا هەیە، لە سەرزەویش پەتی سێدارە ئامادەیە. بەڵام بۆ تێگەیشتنی تەواو لەم دۆخە نابێت تەنیا سەیری گرتوخانەکان بکەین. هاوکات لەگەڵ لە سێدارەدانی زیندانیانی سیاسی پرسێکی دیکەش بوونی هەیە. بۆردومانەکان تەنیا بنکەکانی ڕژیم ناکەنە ئامانج. ئەمە یەکێکە لە گەورەترین درۆکانی شەڕ. کاتێک کارگەی پۆڵا، ناوەندەکانی پەترۆشیمی، پاڵاوگەکان، وێستگەکانی کارەبا، تۆڕەکانی گواستنەوە و دامەزراوە پیشەسازیەکان دەکرێنە ئامانج، ئەوەی لەناو دەچێت تەنیا ژێرخان نییە، بەڵکو کرێکارانن. ئەو کرێکارەی لە کارگەی پۆڵا شەو کار دەکات،
کرێکاری گرێبەستی پترۆشیمی، شۆفیر، تەنچیکار، کارمەندی خزمەتگوزاری، پاسەوان، کرێکاری ڕۆژکار و هەزاران زەحمەتکێشی دیکە هەر بەو بۆردمانانە کۆمەڵکوژ دەکرێن. بەڵام لە جێڕانەوەی فەرمی شەڕدا ئەم کرێکارانە هیچ جێگایەکیان نییە. لە ئامارە سەربازیەکاندا ناوی ئەوان ناهێنرێت. لە هەواڵەکاندا باز لە هێرش بۆ سەر ناوەندە پیشەسازیەکان دەکرێت بەبێ ئەوەی ئاماژە بەوە بکرێت کە لەو ناوەندانەدا مرۆڤی زیندوو کاریان دەکرد، ئارەقەیان دەڕشت، بژێوی خێزانەکانیان دابین دەکرد و لە ژێر دار و پەردووی هەمان ئامانجە پیشەسازیەکاندا نێژراون. ئەم بێناونیشانیە بەڕێکەوت نییە، بەڵکو بەشێکە لە لۆژیکی دژە مرۆیی شەڕ و سەرمایە. لەم لۆژیکەدا گیانی کرێکار هیچ نرخێکی نییە، هەروەک چۆن کۆماری ئیسلامی زیندانی سیاسی بەناو ناتۆرەی ئەمنیەتی دەکوژێت، ئامێری شەڕیش کرێکارە کوژراوەکان لە ژێر ناوی بێگیانی زیانی لاوەکیدا دەشارێتەوە. لەم ڕووەوە چینی کرێکاری ئێران ئەمڕۆ لە ژێر دار و پەردووی شەڕێکی دوولایەنەدایە. لەلایەکەوە بۆردمان و تێکدانی شوێنی کار و بژێوی ژیان، لەلایەکی دیکەوە سەرکۆت لە سێدارەدان و ئەمنیەتیکردنی هەر دەنجێکی ناڕزایەتی لە ناوخۆدا. ئەم دوو بەرەیە لە یەکتر جیانین. کۆماری ئیسلامی ساڵانێکە بژێوی ژیان و گیانی خەڵکی کردوتە بارمتەی پرۆژە دەسەڵاتخوازیەکانی خۆی. پرۆژەگەلێک کە خەڵک بە هەژاری، گەمارۆ، شەڕ، ناسەقامگیری و ئێستاش بە لە سێدارەدان باجەکەی دەدەن. لە ئاوادۆخێکدا ڕەهەندە وێرانکەرەکانی شەڕ نابێت تاوانەکانی ڕژیم لە ناو زیندانەکاندا بخاتە پراوێزەوە. نابێت لە ژێرباری قورسی هەواڵەکانی تایبەت بە تاوانی شەڕ، هەواڵی تاوانی ناوزیندانەکان ببێتە پرسێکی لاوەکی. هەروەک چۆن ناکرێت لە ژێر ناوی بە ئامانگیرانی استراتێژی و ژێرخانی گیان لە دەستدانی کرێکاران لە کارگەکان و ناوەندەکانی بەرهەمهێنان لە بەرچاو ون بکرێن. ئەمڕۆ بەرگریکردن لە خەڵکی ئێران واتە وەستانەوەی هاوکات لە دژی هەڵگی سێنەرانی شەڕ، لە دژی لە سێدارەدان، سەرکوتوو بارمتەگیری بژێوی ژیان و ژیانی خەڵک. دەبێ ناوی کرێکارە کوژراوە بێناونیشانەکانی ناو بۆردمانەکان بگەڕێندرێنەوە ناو جەرگەی جێڕانەوەکان. کۆماری ئیسلامی لە کاتی قەیراندا پێش هەموو شتێک هێرش دەکاتە سەر جەماوەرەکەی خۆی، جارێک بە پەتی سێدارە، جارێک بە پەرپێدانی هەژاری و جارێکیش بە سپاردنی کۆمەڵگا بە لۆژیکی شەڕ. هەر هەمان ئامانجی هەوڵدان بۆ مانەوە بەرەو پێش دەبێت.